تعرف انه احنا لازم نخطط للمستقبل. گرتنەبەری ڕێوشوێنی پێویست زۆر گرنگە بە تایبەتی کاتێک ڕێژەی توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا لە دەرەوەی عێراق وڵاتانی چوادەوری زیادی کردووە. بە تایبەتی لەم ڕۆژانەی پێشوو کە ژمارەیەکی زۆر لە توشبوانی کۆرۆنا لە بەغدا تۆمار کرا. پێویستە پێش ئەوەی بکەوینە پەلەپەل و کارەکانی ئەم خەسخانەیە تەواو بکەین. تاوەکو بتوانین سوودی لێ ببینرێت و بیخێنە خزمەتی ئەو کەسانی تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون. في عدد الحالات في بغداد. بسم الله الرحمن الرحيم. بەناوی خۆی گەورە ئەم نەخۆشخانەیە پێکهاتووە لە 130 قەرەوێڵە بۆ توشبوانی ڤایرۆسی کۆرۆنایە کە بە شێوەیەکی خۆبەخش دروست دەکرێت بۆ هاوکاریکردنی نەخۆشخانەکانی تری بەغدا. ئیشەڵڵا لە ماوەیەکی کەمدا کارەکانی تەواو دەبێت و دەخرێتە خزمەتی هاوڵاتیان هیوادارین کەس پێویستی پێی نەبێت. ما على كل الجهات الأخرى الساندة توفير مع وصول جائحة كورونا. لەگەڵ هاتنی کۆرۆنا پێویستمان بە پابەندی هاوڵاتیان و خەمخۆری حکوومەت هەیە چونکە توانای حکوومەت و تەندروستی سنووردارە و ئەگەر بە هەوڵی هەمومان نەبێت ناتوانین بەرەنگاری کۆرۆنا ببینەوە. ئەم نەخۆشخانەیە لە 130 قەرەوێڵە پێکهاتووە و هەموو پێداویستێکی بۆ دابین کرا و دەخرێتە خزمەتەوە. دووبارە دەڵێن پێویستە هاوڵاتیان پابەندی ڕێنمایەکان بن تا ڕوبەڕووی کارە سات نەبینەوە. كذلك اشترينا مواد صحية. هذا وبمجموعتين صحية أيضا ملحقة به اي بدت تأشر ما اعرف شوف لا ايش فرق حركه شوف الباتري ضعيف. من الله ان شاء الله. يعني تعي هذا الخطر.